بەسە باڵەگەیەک ئاش ببنەوە. دادەسەعات ناڵێ من فریشتم بەڵام منیش ژنم پێویستی بە هەست و سۆزی هاوسەرەکەم هەیە دا بە هەڵەکەی خۆم دادەنێم ڕاستە زۆرم مەسروف پێدەکرد بەڵام ئێستا ڕازیم بگەڕێم بۆ ژیانێکی سادە تەنیا سۆز و خۆشەویستیم لە تۆ دەوێ. بابا بەسە باوەکی جارە باوەکی جارە یەکدریمان خۆش بێ. بابا بە قوربانت دەکەم کارێ دەکەم بابا. بەسە تاقەتم نەما شیرین خۆمان ژیانی خۆمان داڵ کرد با لە پێناو کوڕەکەمان ژیانی خۆشی دەست پێ بکەین تاوانی نییە ئەو کوڕە با ژیانیەوی شتێک نەدەین بەڵێم بیت هەمووان پێکەوە ژیانێکی زۆر سادە و خۆش بەڕێوە دەبین بۆ ئەوەی جەهشکە نەگەڕێمەوە ئەو ژیانە ناخۆشی ئەو ژیانە بێمانای کە هەم بوو بەڵێم بیت هەستەمەکە ئێستا دەبوو لە بە قوربانت دەبم دەزانم ئە تووشنێکی باشی دەزانم حەز دەکەی ئەوانە ئاش ببنەوە. کوڕم قابلە کەس پێی خۆش نەبی ژیانی برای خۆش بیتن ئەمش حەزەکەم بە ژیانەکی خۆش دانیشی بەیەکەوە ئاسوودە دەبین. بابا باوەکی جاران یەکمە خۆش بێ. شەهابجان نابی خانش بگری ها دەبی لەگەرە من دانیشم هەمووان بەیەکەوە ژیانێکی خۆشە بەینە سەرێ.